بیناوان بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد هیوادارم کە لە هەر کوێیان هەر شاد و بەختەوەر بن. پروگرامی ئەم جارەی هەوارگەی هونەر کەسێک بەسەرکاتۆ کە ساڵانی زۆر لە بواری هونەری و مۆسیقای کوردی تا دەستەجێی دیار بووە و هەروەها کەسێکی بەڕێی من و بەڕێی زۆربەی کەسان پسپۆرە لە بواری هونەری کوردی، نە تەنها کوردی بەڵکو بواری هونەر و فەنی هونەر بەگشتی. ئەویش ژەنیارە، داهێنەرە، پرۆدیوسۆرە، تۆن ماستەرە و هەروەها دیسان ئاماژە پێکەم پسپۆری هونەریە و بۆیە داوامان کردە کە تشریف بێرە و بە خوشحاڵیەوە داواکەمانی قبول کرد. بەڕێز کاکاوە زۆر زۆر بەخێربی. زۆر سپاس. خوشحاڵم کە دڵمانە نەشکان و تشریف تاورد. دیارە ئەمە جێی شانازیە بۆ من. ئێمە لەگەڵ موسیقای جەنابتا گەورە بووین حقیقەت و خوشحاڵم و خۆم بە بەختەوەرە زانم کە ئەمڕۆ دانیشتین لەم سەر سەحنە و قەول وایە گفتوگۆکەین لەسەر موسیقی بە شێوەیەکی وەکو جەنابت خۆت وتە ئێدوکیشنەڵ. جا حەز ناکەم زۆر درێژە بم بە قسەکانم. سەحنە هی جەنابتە، فەرموو لە خزمەتتای. تکایە زۆر سپاس بۆ خۆت و بۆ بەرنامەکە و بۆ بینەرانی بەڕێز. پێشەوەی کە دەست پێ بکەین حەزەکەم دوو نوکتە بەحس بکەم بۆی کە ڕوونی بکەینەوە. یەکێکەوەی کە ئەم لەم بەرنامەیە چوو بە هۆیەوەی کە کاتەکەی مەحدودە و ستایلەکەشی نەوەیەکە ئێمە کە بەحسی هونەر بکەین بەحسی بەس زانستی و تەکنیکی و کولتوریەکەی یەکەین. بواری سیاسی و مێژوویەکەی دانین بۆ کاتێکی تر بەحسی ئەوانە ناکەین. بۆیە لێسۆ بڵێن ئەگەر کەسێک دیتی ئەو بەشانەی نوقسانە ئێمە خۆمان چۆن ناتوانین فرسەت نییە بەحسی هەموو لایەنەکە. ئەو نوکتە یەکەم. نوکتە دومیشەوەی لەوانەیە لەم پرۆگرامە ئێمە زۆر بەحسی تەکنیکی بکەین، شتی علمی و زانستی کە احتمالە هەموو کەس تێنەگا لەمە و ئەمەش شتێکە کە ئێمە تا بۆمان بکرێت سادەیەکەینەوە کە بە سادەیی بەحسی بکەین. بەڵام ئەگەر بازی شتێت لەوە سادەتر ناکرێتەوە. لەبەرەوە ئەم دووشتە پێویستە بڵێن پێشەوەی کە دەست پێ بکەین. بەڵێ جارە حقیقەتەکەیەوە لەم پرۆگرامەدا لە پرۆگرامی هەوارگەی هونەرە چەند شتەگرێتە خۆی. یەکێکی حاڵەتی شۆوە، یەکێکی حاڵەتی ئەوەیە کە گفتوگوی ئەدەبیات کرێ و ینی لە بواری ئەوە کە بۆ کۆمەڵگا بۆ هەموو کەناڵەکانی و کەسایەتەکانی کۆمەڵگا چێژی لێوەرگرن و ئەم پرۆگرامەش بەش بە حاڵی خۆم بە شاوم زانی کە بەڕاستی ئێمە بەرنامێکدا بنین کە ڕەنگە بۆ هەموو کەس نەبێ و ئەمە کێشە نییە بەلای منەوە. ئێمە کەسانێکن لە جامعادا کە پێویستە لە زوانێکی بە قەولی جەنابەت وتە تەکنیکی و زانستی و علمیەوە قسە بکەین و بۆیە دیسانەوە خوشحاڵم کە تەشریف تاوردە. من دەست پێ بکەم یا جەناب؟ فەرموو. پرسیاری یەکەم، پرسیارەکە دوور و درێژ نییە بەڵام ڕەنگە وەڵامەکەی هەندێک بکرێت دوور و درێژ بێ. پێویستیش ناکە ناوی شەخص بەرین ئەگەر جەنابەت پێت خۆش نەبێ ئاماژەی پێ دەکەی. لە ڕوانگەی جەنابتەوە موزیکی کوردی لە 100 ساڵی ڕابردوودا، ینی لە ئەمڕۆ هەڵگەڕینەوە 100 ساڵی پێشوو تا ئێستا چۆن هەڵیە سەنگێنی باری فەنیەکەی؟ بەڵێ ئەگەر بەس لە باری فەنی و بڵێن زانستیەکەیەوە بەحسی بکەین و نەچینە ناو مێژووی و حاڵەتە سیاسیەکان، موزیکی کوردی لەو کاتەوە کە لەگەڵ هاتنی ڕادیۆ و گرامافۆن موزیک کوردی گۆڕانکاریەکی بەسەرهات لە باری بڵێ فەنیەکەیەوە. ئەویشەوەیە کە پێش ئەوە ئەگەرمە پێش ئەوە بە چەند سەدان ساڵ حسابی بکەین موزیکی کوردی موزیکی عشیرەتەکان و دێیەکان و ئەو جێگانەی میرنشین یان ئەو جێگانەی کە جیا بوون لە یەکتر بە جیا لە یەکتر ئەم موزیکی کوردیە لە هەر جێگەیەکە بە جیا لە جێگەکانی تر چونکە گڵێن کمیونیکیشن و ارتباط زۆر نەبووە بەیەکەوە هین بووە پێشکەوتوو بە جیا هەمووی. بۆیە ئێمە لە ناو میلۆدی کوردیە و لە ناو بڵێن گۆرانی کوردی ینی سۆنگی کوردی زۆر 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 دەوڵەمەندین چونکە ارتباط نەبووە بەیەکەوە هەرێکی بە جیا هینی کردەوە. بەسان هۆرە بە جیا، حەیران بە جیا، چوزانم بەیت و بالۆرە بە جیا، هەر مەنتەقەیەک بە جیا بۆ خۆی هینی کردەوە. لەو کاتەوە کە گرامافۆن هات و ڕادیۆ هات ارتباطێک دروست بوو لە بینی کوردەکانە و ئەمە بوو بە سەبەبیەوەی کە هەم باش بوو هەم خراپ بوو لەبارەی عیلمیەکەی. لێرە ڕایگرین فقط بۆ چونە ترسم پرسیارەکەم لەبیر چێ هەرچەند دەینووسم. جەنابەت ئاماژەت کرد کە شتەکان جیا بوون، ینی ئەو بڵێن بابەتی ناوچەکان لەگەڵێکە پەیوەندیان نەبووە. هۆرامان هۆر لاوکو حەیران لەم لاوە لەسەرەوە کرمانجی بادینێ
ئەمە باش بوو یا خراپ بوو مەبەستەکەت؟ هەردووکی هەمەوەی کە ئەوە وابوو هەم باش بوو هەم خراپ بوو چونکە بڵێن پەیوەندی نەبوو لەگەڵ یەکتر ئەوەی خراپ بوو کە پەیوەندی نەبوو بەڵام ئەوەی باش بوو کە بەجیاجی ئەمانە توانیان پێش بکەون بەجیا بێەوەی کە تەسیری جێگەکایەتی بەس تەسیرەکەی لە حاڵەتی ئەسلی بوونی و ئەسالەتەکەی ئاوتەنتیک بوونەکەیە لە ئاوتەنتیک بوونەکەی باش بوو دوای ئەوەی کە ڕادیۆ هات و گرامافۆن هات ئەمەش هەم باشی خۆی بۆم خراپی و لەبارەی زانستیەوە چونکە ئەو کاتە گۆرانی بێژەکان زۆرتر گۆرانی بێژ چونکە ئێمە بەڕاستی موزیسیانمان زۆر نەبووە و موزیکی کوردی زۆرتر گۆرانی بووە هەتا موزیک ملۆدیمان هەبووە گۆرانیمان هەبووە و ئەو کاتە گۆرانی بێژەکان بە حکمەوەی کە چوون لە چ جێگەیەکە دەستیان گەیشتۆ بە ستودیۆیە کە بتوانن لە ڕادیۆیەکە لە جێگەیەکە کە گرامافۆن هەبووە زەبتی بکەن یا ڕێکۆردی بکەن بەپێی ئەوە گۆرانی بێژەکە بە قوڕگێکی کوردیەوە چووەتە ئەو جێگایە ئێستا تارانە ئێستانبولە هەر جێگای بەغایە چوونەتە ئەو جێگایە لەوێ چ موزیسیێنێک و چ موزیکێک هەبووە ئەم موزیکە کوردی ئەم گۆرانیە کوردی تێکەڵی ئەو موزیکە بووە و ئەمانە بڵێن لە 100 ساڵی ڕابردووە نزیکی 100 ساڵ لەوە پێش ئەمە ڕوویداوە و ئەمە بووە بە سەبەبیەوەی کە موزیکی یعنی گۆرانی کوردی قوڕگی کوردی لەگەڵ موزیکی میلەتانی دەوروبەر تێکەڵ بووە بەیەکەوە یعنی بڵێن سەعید ئەزغەر گۆرانی وتووە ئالەتەکانی ئامێرەکانی کوردی نین لەگەڵ لێدان هەروەها کەسێک چۆتە ڕادیۆ بەغا حەسەن زیراکی یا هەر کەسێکی تر چۆتە ڕادیۆ بەغا لەوێش موزیکەکە عەرەبیە دەنگەکە کوردیە ئەم تێکەڵبوونە هەم باشە هەم لە لایەکی تریشەوە ئەو ئەسالەتێکە پێش ئەوە هەبوو چونکە پەیوەندی نەبوو چونکە ئەمانە نەچوونە ئەو ئەسالەتە کەم ڕەنگ بووەوە یعنی قوڕگە کوردیەکە تێکەڵ بوو بە موزیکێکی وڵاتانی دەوروبەر جایسە پرسیارێک ببوورە ڕاتەگرم بەڵام مەسەلەن ئاماژەت کرد بە سەی عەلیەزار ئایا سەی عەلیەزار چون هەندێک جار باسە کرد یەکی ئەڵێ کوردیە یەکی ئەڵێ نەخێر فارسیەکێ ئایا ئەمە ئەو قوڕگەی کە ئێمە گوێبیستیە بین لەو شتانەی کە ماوە تۆ ئەمە قوڕگە کوردیەکەیە یا قوڕگەکەیە کە تەسیری موسیقا هەردووکێت فارسی و ئازەریەکەیت هەردووکێت لەبەرچی لەبەرەوەی کە سەی عەلیەزار موزیکی یا سۆنگی دەنگی منتەقەی خۆی و تێکەڵ لە تێکست و شێعری موکریانیوانە شتێکی دروست کردبوو بۆ خۆی لەم بابەتە دوایی کە چوو لەگەڵ بڵێن ژەنیارەکانی کە حاڵەتێکی تریان هەبوو ئەمیش حاڵەتەکەی گۆڕاوە هەمویان کاوێ ساغاش و فڵانەوانەی کە چوونەتە وڵاتانی دەوروبەر ئەمەیان کردووە تۆزێک خۆیان گونجاندووە لەگەڵ موزیکەکە تۆزێک لە حاڵەتە کوردیەکاتون ئەوە خراپ نییە زۆر باشە ئەوە فقط دەوڵەمەنی کردووە بەڵام ئەو حاڵەتە ئەگەر بڵێن ئێمە بمان توانایە 500 ساڵەوە پێش ڕێکۆرد بکەین ئەگەر ئیمکانێتەکە وایە لەگەڵ ئەوەی کە ئەو گۆرانی بێژە دوایە کە چەند جارێک چۆتە ئەو وڵاتانە و لەوێ لەژێر تەسیری موزیکەکانە فەرقی هەیە بەڵام چونکە ئێمە موزیکەکەمان یا سۆنگەکەمان دەنگەکەمان بیدایی بووە و چونکە ئێمە موزیسیانمان کەم بووە و موزیک بەعام لە ناو کوردیا من ئەمێ بڵێم کە ئێمە ملۆدیمان زۆر دەوڵەمەنیش لە ملۆدی دەنگیشمان زۆر گۆرانیمان زۆرەوە و ئەوەی کە پێڵێن لالەبای بڵێن لایەشمان زۆرە زۆر غەنین و زۆر گەدەوڵەمەنین لەوە بەڵام لەباری موزیکەوە وەختێک کە ئامێرەکان لە یەک دانەوەیتە بوو بە دوودانە بوو بە سێدانە پێویستە بە تەنزیمە پێویستە بە ئەرێنجمنتەوە ئەمە لە ناو ئێمە نییە هەتا ئێستاش نییە مەبەست ئامێرە خۆیەکان فەرق ناکە هەر ئامێرێک کە بوو بە دوودانە و سێدانە ئێتە تۆ پێویستە یەکێک ئەمە دانیشێت تەنزیمی ئەرێنجی بکە نۆتی بۆ بنووسێتەوە معلوم بێ ئۆرکستراسیۆن بکرێ ئەمە پێویستە ئەمە بکرێ ئەمە لە ناو ئێمە هەتا ئێستاش حاڵەتە کوردیەکەی نییە و دوای دێنەسەرەوە کە بۆچی نییە لەبەرەوەی کە ئێمە موزیکەکەمان دایمە مۆنۆفۆنیک بووە مۆنۆفۆنیک بوو یەک مێلۆدی بووە گۆرانەکەشمان هەر یەک مێلۆدی بووە لەگەڵ ڕیتمە ئیتر لەوە زیاتر ئێمە حاڵەتێکی لەوە ینی ئەو بیدایەمان هەبووە کە چوونەتە جێگای تر ئەوان میلەتانی دەوروبەر زانیویانە ئەو سەنعەتیان هەبووە ئێمە لەوانەوە فێر بووین هەتا ئێستاش هەروایە هەتا باسی ڕیتمت کرد هەتا ڕیتمەکەیشمان مۆنۆفۆنیکە یعنی ئەوانەی کە ڕیتمیان ژەنیوە لەگەڵ هینەکە حتا لەگەڵ مێلۆدیەکە عینی مێلۆدیەکەیان لێداوە ینی حاڵەتێکی وەکو بە قەولی وشە ئینگلیزەکەی گروڤیان نەبووە بابەت مەسەنە و حتا پەریودمان نەبووە مەسەن 8 میزان 4 میزان چیە قەومێ برێک هەیە دوایەوە نییە زۆر حاڵەتێکی بدایە هەتا ئێستاش موزیکی کوردی وەختێک لە گۆرانی دەرچێ لە مێلۆدی دەرچێ کە بڵێن
ملودیەکان کە دانرێ کوردیە گۆرانەکەش کە ئەوترێ کوردیە بەڵام کە بوو بە ئۆرکستراسیۆن و تەنزیم و ئەرێنجمنت ئۆرکستر ئیتر ئەوە مەجبورین یا لە میلەتانی دەوروبەری خۆمان وەرگین یا لە ئوروپا و یا لە غەرب و یا لە موسیقای کلاسیک وەرگین ئۆرکستریشن و ئەرێنجمنت هەتا ئێستاش هەروایە و ئێمە کولەن بیرکردنەوەمان هەتا ئێستاش باچکڵی موزیک کوردی چۆن هەڵەسەنگێنی بیرکردنەوەمان هەتا ئێستاش بۆ مەسەلەی تەنزیمی و ئەرێنجمنتی مۆسیقا بیرکردنەوەیکی غەڵەتە دوایش دەتوانین بێتە سەر لەبەرەوەی کە ئێمە هێشتا بە مێلۆدی بیرەکەینەوە ئێمە چونکە موزیکەکەمان موزیکێکی لەسەر مێلۆدی دانراوە هەموو کاتێ ئێمە ئێستاش بۆ تەنزیمیش بۆ ئەرێنجمنتیش لەسەر مێلۆدی بیرەکەین یعنی ئێمە وەختێکە بێ بە تەنزیم مێلۆدیەک دانین بە مێلۆدی تر لەسەر ئەوە بیرەکەینەوە یعنی ئێمە مەسەڵەن هارمۆنیمان نییە کۆنتراپۆینتمان نییە بڵێن ئەو نەوە ئاشتانە حاڵەتانەکەن بەڵام ملۆدیەک دانێن هەر کونێکی تیا بوو کونەکانی تر بە ملۆدی تر پڕکەین ئەمە بیرکردنەوەیەکی غەڵەتە تا ئێستاش چونکە ئەسڵ کولەن تەنزیم و ئەرێنجمنت وانە حاڵەتە عیلمیەکەی وانە بەڵام ئەوە دواتر دەتوانێت قسەی لەسەر بەڵام وەکو ئەوەی کە چۆن هاتووە ئەمە ئاوا هاتووە و ئەو شتانێک کە ئێمە پێمان وایە هەمووی زۆر کوردی ڕەسەنن ئەبینی کە زۆر کوردی ڕەسەنیش نین چونکە ئێمە وەکوتم سۆنگمان هەبووە گۆرانیمان هەبووە بەڵام موزیکەکەمان دایمە هی میلەتانی دەوروبەر بووە لە 100 ساڵەوە پێشەوە لەوانەوە شتمان وەرگرتووە کە بەڕای من شتێکی خراپ نییە بەڵام ئەوە من ئێستا ناچمەناوەی کە باشە یا خراپە باشی خۆی هەیە و خراپی خۆش ئێمە فقط ئاماژە بە فاکت دەکەین بەحسی زانستی دقیقاً هاتم پرسیارێکم لەسەرەوەی جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی ئارانجمنت ئایا پێتان وایە بۆ نمونە لە غەربا مەسەلەن لە موسیقی بلوسە یا لە موسیقی پاپیشتا حتا بەتابەت لە بلوس پاپا دیارە ڕەنگە دوایی جەنابەت بیتە سەرانە بەڵام ئەوەڵ فۆرمی ئاکۆردەکان دەنووسن پاشان لەسەر فۆرمی ئاکۆردەکان مێلۆدیەکە دادەنێن ئێمە بە قەولی جەنابەت ئێمە مێلۆدیەک بدادنەی مێلۆدیەکە سەربەستە ئەڕواحە حتا مێلۆدی دانانەکەشمان حاڵەتی بداهەیە هەیە هەندێک مێلۆدی هەیە لە بواری زانستیەکەی ببینی سێ میزانە کە یا دەبێت 4 یا دەبێت 8 یا 12 بێت بۆ نمونە ئایا ئەگەر ئێستا کەسێک جەنابەت خۆم زۆر کەسی تر بمانەوێت کاروا بکەین ئایا ئیمکانی ئەوەمان هەیە ئایا ئەو مێلۆدی ئەگەر ئێمە بمانەوێت ئەوەڵ ئەو کارە بکەین ئاکۆردەکان دابنین بۆ نمونەیە زۆر سادە و مێلۆدیەک لەسەری دابنین ئەمجار لەو حاڵەتی ئاوتەنتیکە زۆر دوور ناکەوینەوە نەخێر چونکە ئێستا ئێمە بمانەوێت نەمانەوێت ئێمە مێلۆدیەکانمان جیایە لە باگراوندەکانمان جیایە چونکە مێلۆدیەکانمان زۆربەی کات ئاوتەنتیکە ینی ئەسڵیە ئێسالەتی هەیە مشکلە نییە مێلۆدیەکانمان بەڵام ئەو شتێکە لەگەڵی داێنین وەکو تەنزیم هەر ئاوتەنتیک نییە چونکە تۆ ئەگەر تەنزیمی تورکیەکەی ئەوە ئەم سەنعاتە هی تەنزیمی تورکیە ئەگەر هی فارسیەکەی هەر هی فارسیە ئەگەر هی عەرەبیەکەی بڵێنوانێکی وەرمانگرتو هەر لە 100 ساڵەوە پێشەوە حاڵەتەکان دەرنەتیجە تۆ هەر بە هەموو شێوەیە مێلۆدیەکانت کوردیە ئاوتەنتیکە بەڵام باگراوندەکانی ئاسان هە کوردی نییە یعنی کوردی نییە ئەگەر ئێمە بەتەمابین شتێک دانین کە ئاوتەنتیک نەبێ وەکو تەنزیم چونکە ئەسڵ مێلۆدی بیدایی و پرێمیتیڤ بۆی کە ئاوتەنتیک بمێنێتەوە نابێنش تەنزیمێکی لەگەڵا بکەیت هەروە وەکو بڵێن لایلایە بمێنێتەوە هیچ شتێک تری لەگەڵا نەبێت بەڵام ئەگەر بمانەوێت دایبێن بۆ ئێمە شتە عیلمیەکەی کە پێویستە بە جوانی بە عیلمی دابنێت بۆ ئەوە دانێن بۆ بچین بکەوینە دوای میلەتانی دەوروبەر کە ئەوانش غێرە عیلمین ئەوانش بە مێلۆدی بیرەکەنەوە ئەمە هەمویان یەک نوع کێشەیان هەیە شەرقی یەک نوع کێشەیە کە بە مێلۆدی بیرەکاتەوە وەختێک تۆ هاتی بە هارمۆنی بیرت کردەوە بە ئاکۆرد بیرت کردەوە کاتە لەسەر ئەساسیەوانەتەوە مێلۆدیەکت دانایە ئاسان قەیناکە مێلۆدیەکەش دابنێ بە ئاوتەنتیک بێ باقیەکەی تری ئەبێ بە عیلمی ئەو کاتە ئەبێ بە غێر ئاوتەنتیک بەڵام عیلمی ئێستا غێر ئاوتەنتیکەوە عیلمیش نییە بێگومان قورگی کوردیت باس کرد نازانم لە فازە چینە دەرەوە باسیەوت کرد ئاوتەنتیک و غێرە عیلمی ئەمجا پرسیارێک دروست دەبێ قورگی کوردیت باس کرد باشە قورگی کوردی چیەگرێتە خۆی کێ دەبێت چۆنە ئەو قورگێک نمونە حەزەکەی ناوبێری مشکلە نییە یا حەزەکەی فقط ئیشارە بکەی بە شێوازی بەڵێ قورگی کوردی ئەو قورگەیە کە ئەسالەتی گۆرانیەکە حێفزەکە و لە ژێر تەئسیری موزیکی دەوروبەر وەکو فارسی و تورکی و عەرەبی و ئازەری
زۆر لەژێر تاسیریان نیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ پێش زمانی گرامافۆن و ڕادیۆ چکە لە دوایەوە ئیتر حتا قورگی سەیالی ئەزغەر و کاوێ ساغا و فلان و ئەمانە حەسەن زیرەک و ماملێ ئەمانە قورگی ئەمانە و حتا مێلۆدیەکانیان لەژێر تاسیری دەوروبەرا بووە و مێلۆدی زۆریان وەرگرتووە کە من پێم شتێکی زۆر باشە بەڵام ئەو ئاوتەنتیکە ئەسالەتە کەم بووەتەوە بەڵام ئەگەر بموتەوە کوتم بانتوانێت 500 ساڵەوە پێش ڕێکۆرد بکەین ئەو کاتە قورگ ئەسلێکە دەرەکەوت ئێستا قورگی کوردی وەکو تێکەڵێکی لاتوە و ئەمە شتێکی باشە چونکە فقط ئێمە بڵین بەم کارە مۆسیقاکەمان دەوڵەمەندتر بووە و قورگی کوردیەکی خالص بڵین ئەو نەوع قورگە کوردیە ئێستا وردەدایتر نەماوە و ئێستا وای لێ هاتووە بەبوونێ ئەو وڵاتانەی دەوروبەرەوە وای لێ هاتووە کە ئیتر مۆسیقاکە لەبارەی عیلمیەوە تۆ ناتوانانی بڵێ 100% کوردیە حتا قورگەکان و ئەمە ئەتوانێت باش بێ ئەتوانێت خراپ بێ ئەوە ئیشی ئەمە نیە ئێستا باسی لەسەرەوە بکەین بەڵام لەبارەی زانستێکەوە کە گوێی لێگری وایە زۆر چاکە سپاس بۆ ڕوونکردنەوەت بابەتێک هەر لەم سەبارەت بەم قەزیەی موسیقی کوردی شتێک هەیە ئاماژەی پێکەی کە من پرسیارم نەکرد بێ بەحسی ئەوەی کە من پێم وایە ئێمە مێلۆدیمان هەیە گۆرانیمان هەیە و لایلایەمان هەیە بەڵام موزیک بە معنای موزیک ئێمە گۆرانی کوردیمان هەیە بەڵام موزیکی کوردیمان هێشتا نییە و ئەوەی کە پێشەوەی بەرنامەکە بکەین وتت کە لە بەرنامەکە لەسەرەوەی کە بڵین چۆن بووە مۆسیقای کوردی چۆنە ئێستا و دوای چۆنە بێت پێشبینیەکەی چۆنە بێت من پێم وایە هەتا ئێستاش ئێمە موزیکی کوردیمانیە بۆچی نیمانە لەبەرەوەی کە موزیک پێویست بە مەجموعەی مواسفاتی هەیە کە پێویستە تیایە هەبێ بۆی کە تۆ پێی بڵێ موزیکە گەناف بەسە بێ بە مێلۆدی یا بەسە بێ بە لایلایە یا بەسە بێ بە گۆرانی موزیک پێویستی بە هارمۆنیە پێویستی بە کۆنتراپۆینتە پێویستی بە ئەوەی کە پێڵێن قوڵایی و پێویستی بە تیمبرە پێویستی بەوەیە کە تۆ ئۆرکستراسیۆن بکرێت پێویستی بەوەیە کە یعنی پێویستی بە ئەوەیە کە ببێ بە ئۆرکسترال ئێمە موزیکی ئۆرکسترالی کوردی بەم شێوەیە بە حاڵەتی کوردی ئەسیل نیمانە بەداهەوە و پێویستە ئەوە بکەین ئەوە چۆن ئەکرێ ئەوەش ئەکرێ پێویستە یعنی ئێمە پێویستە سێ شت بکەین لە موزیکی کوردی یەکێکەوەی کە یەکەم شت کە زۆر گرنگەوەیە کە فولکلۆری کوردی نێڵین بفەوتێ فولکلۆری کوردی ئەسیلەکەی ئاوتنتیکەکەی نێڵین بفەوتێ ئێستا هەر ئەم ئەنستیتوتە جامعەکانە حکوومەت هەر کەسێک هەیە کە ئەمەرکە بگرێتە سۆخی ئەوە زۆر مهمە کە من نێڵین ئەوە بفەوتێ چونکە ئەگەر ئەوە بفەوتێ ئێمە ئەساڵاتی خۆمان لەدەست دەدەین ئەوە نابێت بفەوتەوە یەکەم شت دووەم شتەوەی کە ئێمە ئەبێ مەجال بین بە گەنجەکان و جیلی تازە کە بێن موزیکی بڵێنەوەی کە پێڵێن موزیکی پۆپ یا موزیکی ڕۆژانە یا موزیکێکی مۆدرن سەردەمی دابنێن بەجیا لەم فولکلۆرە ئەوەش بێ مەجای هەبێ بازاری بۆ بکرێتەوە شتێکی تر لە هەر دووکیان گرنگترەوەیە کە ئێمە بتوانین موزیکی ئۆرکسترال موزیکی علمی لە ناو کوردیا دروست بکەین و ئەمە پێویستی بە پشتگیری هەیە پێویستی بە ینی زۆر ئاسان ئەکرێ ئەمە پێویستە بە چەند شخصێک هەیە کە بتوانن ئەمە داڕێژن بیکەن هەروەها کە وەختی خۆی لە موسیقای کلاسیکا کراوە موسیقای ئۆرکسترالی ئەوروپی وا دروست بووە تر کەمیشن دراوە بە کەسانی وەکو مۆتزارت و فلان و بێتۆڤن ومانە دانیشتون ئیشیانەوە بۆ کە ئەم موزیقی ئۆرکسترالە دروستکەن ئەمە پێویستە لە ناو کووردا بکرێت لە ناو دەوروبەرمانە هەیە بەس لە ناو ئێمە نییە ئەگەریش ئەکرێ کەسێک شخصیەکە و بڵێن بەرنامەی بۆ دانەنراوە بە جوانی پێویستە ئەم سێشتە بکەین ئێمە لە موزیکا باشە ئێستا پرسیارێک ئەگەر کەسێک جات کردە سێ بەش یەکی بەشێکی ئاوتنتیک و فولکلۆرەکەیە بەشێکی ئەوەی قەزیەی پاپ یا ئەوەی کە ئەمڕۆیە دقیقەن سێوەمەکەی حاڵەتی فول علمیەکەی زانستی تێورێ کۆنست موسیک ئارت میوزیک دوایەوە حاڵەتی کە کۆنتراپونکت و واناگرێتە خۆی هەڵەمیانە ڕاست باشە کەسێک ئێستا گەنجێک ئەگەر بیەوێ بۆ نمونە یەکێکیان هەڵبژێرین فولکلۆرەکە ئاوتنتیکەکە لەسەری کار بکە ئەشی چی بکە پێویستە یەک شتی تر کە زۆر گرنگە کە پێویستە ئێمە بیکەین و نەمان کردووە ئەوەیە کە وەکو هونەرمەند ئێمە پێویستە بخوێنینەوە ئێمە ناخوێنینەوە بەداخەوە هونەرمەندی کورد معلوماتی کەمە هەم لەسەر ڕابردووی خۆی لەسەر فولکلۆرەکەی هەم لەسەر شتی علمی ئەمڕۆ هەم لەسەر مەسەلەی پاپ هەم لەسەرەوەی کە تۆ تێبگەی لەوەی کە دنیای موزیک لەباری زانستیەکەیەوە لەباری هەموو حاڵەتەکانیەوە ئەمە چییە ئێمە پێویستە ئەمە زۆرتر بکەین پێویستە ئێمە بخوێنینەوە پێویستە لەسەر هەموو شتەکان بزانین کە ئەمە لەباری علمیەکەیەوە چییە ئەو کەسێک کە گەنجە من یعنی بەڕای من
پێشنیارم بۆ گەنجەکانەوە یەکەم شت بڕۆ بخوێنە بڕۆ موزیک بخوێنە ئەگەر دەتەوێت ئیشێکی جدی بکەیت موزیک بخوێنە دوایەوە کە لە بنەڕەتی موزیک تێگەیشتی دوایەوە کە لەباری زانستیەوە تۆ تێگەیشتی کە موزیک چۆنەوە چۆنە دوای بڕۆ بۆ بنەڕەتەکەی خۆت کە فۆلکلۆری کوردیە لەوێ ئەوەش بە عیلمی تەماشا بکە نەگەوەی کە تۆ بەس گوێ بگری و حەز لەمە ئەەکەی و حەز لەوە ناکەی ئەمەنە تۆ بڕۆ لی تێبگە لەباری عیلمیەوە چکە موسیقای فۆلکلۆریش خۆی عیلمێکی هەیە تۆ پێویستە لی تێبگەی کە ئەوە تێگەیشتی بنەڕەتەکە تێگەیشتی و کاتە لە خۆت تێگەی و لە ڕەگ و ڕیشەی خۆت تێگەی لە دوای ئەوە ئەگەرەوێت ئەوە ئیدامە بدەیت ئەو کاتە بە عیلمی ئیدامێ بدە تێکەڵی شتی تری بکە و ئەو کاتە بڵێن ئەوەی کە پێڵێن فیوژن تۆ فیوژن دروستکە یاوەی کە تۆ بڕۆ دەست بدە بڵێ من فۆلکلۆرەکە ئەزانم موسیقای کلاسیکی عالەمیش ئەزانم گوێم لە جاز و هەموو کلاسیک و هەموو ئەوانە گرتووە بەڵام من هەڵەبژێرم کە مۆسیقای پاپ ئیش بکەم چونکە پاپ میوزیک بۆ من ئەم ستایلەی منە من حەزەکەم وەکو گەنج پاپ میوزیکیشکەم بەڵام پاپ میوزیکە بێت لەسەر بنەمایەکی زانستی بێ نەکرد تۆ لە خۆتۆ ئەمڕۆ چونکە قەرارداوابی بە هونەرمەندی بزای وابزانانی لە سبێنیتر هونەرمەندی وایە بێگومان ئەو قسانە زۆر جوانە کرا جەناب تۆ دێت چون پێم وایە ئەوانەی کە سەیروانەکەنەوە تامەزرۆی ئەم شتانن پێم وایە ئاماژە بە سنج شتی زۆر چاکەکەی ئەوە نەکە خۆت لێرە دانیشت بێتین بێ بەڵام شتێک باسی کرد خوێندن من پێم وایە لەسەر خوێندنیش بە هەڵە تێگەیشتم ئایا خوێندن کەسێ بچێ موسیقی بخوێنێ ئیلا دەبێ حتمن دانیشگای موسیقی بچێ نەخێر ئینسان ناتوانێت خۆی بڕوا بە دوای ئەوە کە بڵێن ئێمە یەک شتمان هەیە لەناو کولەن بەعام لەناو هەمومانەوە بە تایبەتی لەناو هونەرمەندەکان ئێمە مشکلەمانەوەیە هیچ شتێک نابێنە ژێر پرسیارەوە ئێمە زۆر مشکلەمان هەیە لەگەڵەوە کە ناوێرین یا بۆچی نازانم بۆ بە چه سەبەبێک ئێمە شت نابێنە ژێر پرسیارەوە وەختی شت نەبێتە ژێر پرسیارە بۆ دروست نەبێ یعنی تۆ ئەو کۆنجکاوی بە فارسی یا بە فزولی بە عەرەبی کوردیەکەی نازانم چیە کە تۆ ئەوە لا دروست نەبوو تۆ ناچی بە دوایەوە کە شت فێربی کە تۆ نەچی بە دوایەوە کە شت فێربی یعنی حەزیش لێ نییە کە شت یا بڕۆی بخوێنی یا بڕۆی بخوێنیتەوە خوێندن و خوێندنەوە هەردووکی هەر وەکو یەک بەکەڵک دێ ئەگەر ئینسان بۆی بوو بە پرسیار بڵێ مەسەڵەن جاز چییە بۆی بوو بە پرسیار جاز چییە شەرت نییە تۆ بڕۆی لا بچی بڵێن امتحانی جامعە بدەیت بچیت ناو جامعە و ماتڵی ئەوە بیبزانی لەوێ مامۆستاکە پێت بڵێ جاز چی خۆت توانی بچی کتێب بێنی بیخوێنیتەوە خۆت توانی ئێستا گوگڵ هەیە توانی گوگڵ لێ دەی جاز 2 ملیۆن شتت بۆ دێ کە توانی تۆ بخوێنیتەوە لە جاز تێبگەی پێشەوەی کە تۆ بڵێن قسەی لەسەر بکەی ئێمە مشکلەمانەوەیە دائیما بەرهەممان و قسەکردنمان زۆرترە لە وەرگرتنمان و گوێگرتنمان لە هونەرمەندا بێ بەعکسەوە بێ تۆ یەکەم جارە بێ زۆر گوێ بگری متابعە بکەی شت وەربگری زۆر بخوێنیتەوە شت فێربی اینجا یەک بۆ یەکەم جار بتوێ قسە لەسەر شتێ بکەی یا بۆ یەکەم جار توێ بەرهەم بکەی هەر کەسێکە بە مەحزیەوەی کە قەراری دابێ بە هونەرمەند و خۆی لە خۆی وەزانی دەنگی خۆشە ببێ بە گۆرانی بێژ ئەمە کارێکی اشتباهە تۆ پێویستە یەکەم جار زۆر گوێ بگری زۆر وەربگری اینجا بەرهەم ئێمە زۆر پەلەمانە بۆ بەرهەم بۆی بچینە سەر ساحنە و دەرکەوین و زۆر دەرکەوین زوو دەوڵەمەند بین زوو فڵان بکەین زوو قسە بکەین ئەمە پێویستە تۆزێ لە ناو هونەرمەندەکانە بەعکسەوە بێتەوە زۆرتر پێویستە بخوێنینەوە شەر نییە بچیتە دانشگا بچیتە جامعە منیش هاو نەزەرم بەڵام حەزم کرد خۆتە توانی زۆر شت فێر ئێستا شتێکی تر بە دواشت دینە کۆتایی بەشی یەکمێن پروگرامە چون بەشی دووەم شتێکی تر ئامادە کردە کە جەنابەتەوێت لەسەری بدوێی ئەوەی ژەوەیە باسی 100 ساڵەمان کرد دیارە نەگەیشتین بەوەی کە ئایا ئێستا چۆنە داهاتووەکە بەڵام من خۆم ڕێی خۆم ئەمەوێ چون بێپەردە قساکەی ئەوەیە کە من کێشەیەکی ئەساسی لە موسیقای کوردیا بینم لەوەدا نابینم کە ئەو شتانێکی ئاماژەت پێکرد هەمووی دروستە بەڵام یەک شتی ئەساسی تر هەیە موسیقی ئەمە گرێ دراوەتەوە بە گۆرانی بێش وفقط بۆ نمونە یەک گروپمان نەبووە کە بتوانێ بێ گۆرانی بێژ تا ئاخری خەت بڕوا ینی هەمیشە مەجبور بە خۆت گۆرانی بێژێکی لەگەڵ خۆیان ینی گوێی کۆمەلگا مامەڕاتە ئەگە کەلامی تیانە بێ ناخوا ینی تێریان ناکە یا تااقەتیان نیە گوێ بگرن ئەمە کێشێ دوو ئەوەی شەوەیە کە بەڕای من ئەوەندەی کە ژەنیار و موسیزیێنەکانمان هەوڵیان داوە خۆیان پێ بگەێنن تعریفی نییە هیچ کام لە گۆرانی بێژەکان نیان کردووە و کێشەیە تەناقسەی کە پیا دەبێت لێردا ئەوەیە کە تۆجە بین کە بە ژەنیارەکانمان دەڕۆن ڕەنگە گۆرانی بێژەکان ئەمایان پێ ناخۆش بێسم قسە بەڵام بێ پەردە قساکەین حەزەکەم نەزەری جەنابیش لەسەر و چونکو تەجروبەیە کە تۆتە کەممان هەمان ینی لەگەڵ زۆر کەسا کارت کرد ینی یەکی لەوانە بووی کە
لە بنەڕەت و لە نەوەدەکانەوە یەکێ لەو کارانەیەکی ئێستەیش هەرماون دەست و پەنجەی جەنابتە و فکری جەنابیشتی لە پشتە جاوای حەزەکەم ئایا شتەکە پێدوانیە تەناقوسەکە ئەمەش کێشێکی ئەساسیە بۆ پەرەپێدان و پێشخستنی موسیقی کوردی چونکو هەز دەکەم ژەنیاران لێرن و لێرەدا ئەو تێگەیشتنە نابێ وە گۆرانی بێژەکان لە بواری زانستیەکەی دەڵم ئەنا دەنگخۆشی یەکێکەیە دەنگی زۆر خۆشە بەڵام چون دانیشەکەی نییە کێشە لە دروستکردنەکە بێت کێشە لەو دروستکردنە علمیەکە بێت کە جەنابەت باسیەکەی هەڵم نەخێر ئەمەش خۆی ڕیشەیەکی مێژووی هەیە چونکە بەحسمان کرد کە لە تەواوی مێژووی کووردا زۆرتر دەنگ هەبووە گۆرانی هەبووە و لایلای هەبووە زۆرتر لەوەی کە موزیکە بێ ئەمە هەر هەتا ئێستا هاتووە و زۆرتر ئەم گرنگیە کە بە گۆرانی ئەدرێ و بە موزیک نادرێ ئەمە ڕیشەیەکی فەرهەنگی هەیە لایەمە یعنی فەرهەنگەکەمان وایە و ئەمە پێویستە حل بکرێ و بەحسی حەلەکەشمان کرد کە چۆن بکرێ پێویستە موزیکی کوردی بە علمی دروست ببێ وەختێ موزیک بە علمی دروست ببێ ئەو کاتێک گوێگری تایبەتی خۆشیە بێ و ئەو کاتە ئەسن تۆ ئەتوانی گوێگریکی زۆرتر بۆ خۆدراکە کە شتەکەت علمیە بەڵام مشکلەوەی تۆ ئەڵێ ئێستا موزیسیەنەکان زۆر خۆیان پێشەخەن بەڵام گۆرانی مێژەکان کەمتر پێشە منەڵم موزیسیەنەکانیش خۆیان پێش ناخەن مەزوب لە چاو گۆرانی پێش بڵێ چکە گۆرانی پێش ئەستا بە پێویستی نازانەکە پێشکەوێ پێویستی نازانێک علمیە بێ وەڵێ من موهبەیەکی لە خوایەوە هەمە وەیتر مە پێویست ناکەم من خۆم پێ بگەین ئەو کە زۆر غەڵەتە بەڵام ئەوەی لەوە غەڵەتترەوەی کە موزیسیەنەکانیش پێیان وایە کە وایە موزیسیەنیش وازانێت کە تۆ ئامێرەکەت مسيطر بووی بەسەریا لێدا ئیتر پێ وای ئەمە بەسە تۆ پێویستە بە علمە هەتا علمت نەبێت تۆ ناتوانانی خەڵک ڕاکێشی بەلای خۆتە و تۆ ناتوانانی لە دنیای دەرەوە ئەخ ئێمە خۆ هەر بۆ خۆمان موزیک نابێت دروستکەین بۆ دنیای دەرەوە ئێمە بەتایبەت لەمەولا زۆر پێویستەکە بۆ دنیای دەرەوە ئێمە موزیک و فەرهەنگی خۆمانەوە فەرهەنگ کە لە پێشەوەی موزیکە خەڵک بڵێن لە پەنجەرەی موزیکەوە فەرهەنگەکە ئابینێ ئەمە پێویستە دروست بکرێت و ئەمە نیمانە ئێمە هەرچیمان هەیە بۆ مەصرفی داخلیە یەکەم شت و دوایەوە بۆ ئەمانێ ڕوبە دەرەوە ڕووی مەجلیسمان هەبێ موزیکەکەمان ئێستا نیەتی چونکە علمی نییە و من پێویستە حل بکرێ ئەمە یعنی ئایندەی مۆسیقای کوردی ینی بڵێن داهاتووی مۆسیقای کوردی کە بچینە سەرەوە بەوە تەواویکەین ئەوەیە کە پێویستە مۆسیقای علمی زۆرتر بێ و پێویستە فولکلۆر زۆرتر بپارێزرێ چونکە فولکلۆر و مۆسیقای علمی و دووشە لەم مابینە پۆپ بۆ مەصرفی ڕۆژانە مۆسیقا هەیە ئەوەش هەیە هەمومان کردومانە و هەموو کەسی پێویستە ئەمە بکرێت بەڵام ئەم دوانە زۆر مهمن وەختێک ئەم دوانت هەبوو تۆ لە دنیا فەرهەنگەکەت هی ئەوەیە کە تۆ بتوانانی بیناسیێنی بە خەڵکی تر فولکلۆرەکەت و موزیکا علمیەکەت ئەم دوانە پێویستە زۆرتر بە علمی تێبگەین لە فولکلۆرەکە و زۆرتر بە علمی مۆسیقای ئۆرکسترال دروست بێت لەناو کووردا ئەمە زۆر پێویستە کە ئێستا ناکرێت بەداخەوە سوپاس بۆ ڕوونکردنەوەت بیرایان بەڕێز ئێستش دینە بەشی دووەمی عینی پرۆگرام و کاکی کاوە زەحمەتی کێشەوە وایتبۆردێکمان هێناوە کە هەندێک شت ئەوێ شەڕح بدات و لەسەری بدوێ فەرموو با خزمەتتان ینی هەر یەکسەر من پشمەناوە ئۆکێ ئەم بەرنامەی خۆتە بەڵێ زۆر سپاس ئەوەی کە بەشی دوومەکە وەکو قسەماکە وا بوو لەسەر ئەوەی کە بەعام بەحسی مۆسیقا بکەین وازە مۆسیقای کوردی بێنین بەعام بەحسی مۆسیقا بکەینەوە بەعام ئەوەی کە مۆسیقا کولەن چییە تعریفەکەی چییە و مەکانیزمەی ئەوەی کە مۆسیقا چۆن تاسی لەسەر ئینسان دەهانێ چییە بەڵێ ئەمە وتمان بەحسی ئەمە بکەین بەڵێ ئەمە حەزم کرد خۆت شەرحی بەڵێ من پێم وایە ئەگەر بەحسی مۆسیقا بەعام بکەینەوەی کە چۆنە من خۆم بە تەمام کتێبێک بنووسم یانی لە بەدەستمەوەیە لەسەرەوەی کە من چۆن مۆسیقا ئابینم و من تیۆری مۆسیقا چۆن ئەبینم و من پێم وایە ئەم جۆرە چۆن ئەتوانین ئینسان بۆ کەسێکی کە بە هیچ شێوەیە هیچ نوع دیراسەیەکی مۆسیقای نەکردە چۆن ئەتوانین بە ئاسانترین شێوە شەرحی بدەیت بۆ کەسێکی خوێنەوار نە کەسێکی کە بڵێن هیچ نوع خوێنەوارێکی نەبێ ئەوە زەحمەتە بەڵام بۆ کەسێک کە بڵێن موزیسیان نییە تۆ چۆن بتوانانی شەرحی مۆسیقا بکەیت من کولەن ئەم کتێبە بەتەمای ئەوەم کە تۆ کەسێک کە مۆسیقا نییە بیخوێنێتەوە و چونکە معلوماتی تری هەیە لەسەر فیزیا و لەسەر ئەم شتانە بتوانێت تێبگا کە تێۆری مۆسیقا و کولەن مۆسیقا چییە ئەگەر من ئێمە تەماشای مۆسیقا بکەین خەڵکێک زۆر هەیە لەباری فەلسەفیەوە و شاعیرانە لەباری ڕۆمانتیکەوە زۆر تعریف بۆ مۆسیقا دانێن مەسەڵەن لە جوملەی گەورە و جوان و کورت و ئەمە کە مۆسیقا فڵانە هیچ کام لەوانە لە ئەسڵەکەی ڕاست نییە
چونکە مۆسیقا شتێکی فەلسەفی نییە و شتێکی سیاسی نییە و شتێکی عاشقانە و ڕۆمانتیکیش نییە. ریاضیە و فیزیک. مۆسیقا ریاضی و فیزیک و مۆسیقا ئەوەی کە ئێمە تەماشا بکەین مۆسیقا بەرهەمێکە کە لە مەجموعەیە شتی عیلمیەوە دروسە بێ کە ئەبێ بە دەنگ و ئەم دەنگە ئەچێتە لە ناو ئەم بەشەی مێشکی ئەمە کە پێڵەن ئاودیتۆری سیستم ئەچێتە ناو مێشکی ئینسانەوە و ئەم هەر شتێکە دێتە ناو مێشکی ئینسانەوە نەک فەقەت مۆسیقا هەر شتێکە لە حسی پێنجگانە ئێمەوە دێتە ناو مێشکوانەوە پێویستە لە ناو مێشکە تەبدیل بێ بە سیگناڵی ئێلکترۆنیک و شیمیایی هەتا ئەمە بتوانین لی تێبگەین. یعنی ئەسەوەی کە پێڵێن کاگنیتیڤ پرۆسس یعنی ئیشکردنی مێشک پێویستە کە هەموو شتێک ببێ بە ئێلکترۆنیک و شیمیایی هەتا تۆ بتوانی لی تێبگەی. ئەگەر ئەمە ئەم سیستەمە نەمێنێ تۆ لە هیچ شتێک ناتوانێت تێبگەی من جملە مۆسیقا لە مۆسیقاش ناتوانێت و مەکانیزمی ئەوەی کە مۆسیقا چۆن لەسەر ئینسان تاسیردانێ ئەوەیە کە ئەمانە بێ بە سیگناڵی شیمیایی و ئێلکترۆنیک لە مێشکە و ئینسان لی تێگە ئەمە مۆسیقا ئەمەیە. وەگەر لە من پرسی مۆسیقا چییە من ئەڵێ مۆسیقا زۆر زەحمەت نییە مۆسیقا بریتیە لە خۆی لە ئەسڵا لە یەک شت بەڵام من بڵێن دوو شت. یەکەمیان جوڵەیە ئەوەی کە پێڵێن موڤمنت جوڵە دووهەمیان وەختە تایم. بۆچی وایە لەبەرەوەی کە تۆ وەخت زۆربەی ئامێری مۆسیقا لەسەر وەتەر دروست کراوە زۆربیان جالەوەی کە فوی ئەوەی کە وودبیندەوەی کە براسە ئەوانەش هەر جوڵەیە بەڵام کە تۆ تەماشای وایرێ بکەی وەتەرێ بکەی ئەم وەتەرە کە تۆ لێدەی بە هەر نوعێک ئەم وەتەرە جوڵەیەک دروستەکە ئەم جوڵەیە مولکولی هەوا ئەخاتە ئیش و دێتە ناو ئەبێ بە دەنگ و دێتە بۆی کە ئەم مۆسیقا دروست بێ پێویست بەم جوڵەیە و مۆسیقا خۆی کۆلەن چۆن ئەڵێن تایمە و لەبەر چی لەبەرەوەی کە مۆسیقا ئەگەر تەماشای بڵێن لێرە هینێکی بۆ بکێشین بۆی کە کامەرامانەکان زەحمەت کێشن بۆی ئاسانتر هینکەین ئەگەر بڵێن گرافێکی بۆ بکێشینەوە بەم شێوەیە ئەگەر ئەمە بڵێن تایم بێ ینی کات ئەمەش پیچ بێ ینی تۆن ئەگەر ئەمانە ئەم تۆنە تەوان لێرە فریکوەنس لەمە لە فریکوەنسی ئەگەر لە تەماشای فیزیا بکەی هەموو تۆنی مۆسیقا لە فریکوەنسی دروستە بێ لە فرکانس دروستە بێ فریکوەنسیش چییە بڵێن ئەمە پێڵێن ساین ویڤ یعنی ئەو وەتەرەی کە تۆ ڕایەکێشی یەک جار لە ڕەدی فعلی ڕاکێشانەکەی تۆ ئەچێت بۆ ئێرە لە ڕەدی فعلی خۆیان دێتەوە بۆ سفر ئەچێتەوە بۆ ئێرە و دێتەوە بۆ سفر ئەمە یەک دانە ساین ویڤ لە نەتیجە ئەمە دەنگ دروستە بێ و ئەمە بە پێوەی کە چەند جار لە سانیە دقیقاً ئەمە هینە بێ ئەگەر 440 بێ 440 جار ئەم حرەکەی بکە لە هین ئەبێ بە ئەبێ بە لا ینی کە تۆنێکی موزیکە پس ئەمە ئەگەر بڵێن گرافەکە بێ ئەمە فریکۆنسیە ینی پیچە تۆنە و ئەمەش تایمە ئەگەر تەماشای موزیک بکەی موزیک فقەتەوەیە کە چ تۆنێک لە چ وەختێکە لە تایمە ئەم تایمە دایمە ئەڕۆ لە چ وەختێکە لێدەی دەست پێەکە بۆ ماوەی چەندێک لێدەی لەکوێ ڕاوەستێ ئۆکەی دوایی لەمەوە چی بۆ دانەیەکی تر لێرە دەست پێەکە لە تایم لێرە ئەڕوا لێرە ڕاوەستێ موزیک فقط ئەم جوڵەیە لەگەڵ ئەم تایمە هیچ شتێکی تر نییە وایە هیچ شتێکی تر نییە من شتەکان ئەوانە دقیقە من فقط حەزەکەم تۆ بەڵێ ئەگەر ئینسان بە نوعێکی تر بێ بە ڕۆمانتیک و شاعران تێبگا لە مۆسیقا ئیشتباهەیە چونکە ئەمە غەڵەتە ئەو شتێکە لە مۆسیقای هەموو دنیا مشتەرەکە بەڵێ ئیجازەم هەیە ڕۆمانتیک و شاعرانەکەی لە واقعا ئەفێکتێکە یا چۆنی پێڵم بە کوردیەکەی ببوورە ئایسە منیش باسی هی نەکرد پیچوانە ئەفێکت کاردانەوەی سپاس دەکەم کاردانەوەیە کە دوای ئەمە دروستە بێ ئەچێتە سەر ئەمۆشنەڵ ینی واتە ئەحساس و حەچینە سەرەوەش ئەوە شەر پێویستە بە زانستی بەحسی بکەی نەک بە شاعرانە نه منزور بێژم ئەوەی کە خەڵک باسی دەکەن شاعرانە زۆر دیار نییە وازەح نییە ئەوە لەگەڵتە بەس ئێمە یەکشت هەیە کە مشتەرەکە لە موزیکی هەموو دنیاویش تۆنالیتەیە تۆن ینی تۆن ئەگەر تۆن نەبێ ینی موزیک نییە تۆنیش لە چی دروستە بێت لە پیچ دروستە یان لە فریکوەنسی دروستە ئەمە 440 لە فریکوەنسیەکە ئەویتر فلانە هارمۆنی و مێلودی هەمووی لەسەر ئەمە دروستە بێ ئەوەی کە تۆ چ فریکوەنسیە لە چ وەختێکی تایما لێدەی چ
چۆن دەست پێەکەی چۆن چەندێک دوورێشنەکەی چەندێک درێژە لەکوێ ڕاوەستی موزیک هەمووی ئەمەیە ئەمە غیری ئەمە هیچ شتێکی تر نییە ئەمە ئەبێ بە سیگناڵی ئلکترۆنیکە چێتە مێشکی ئەمەوە مێشکی ئەمە دوایەوە ئەم سیگناڵە ئلکترۆنیکە و ئەم هۆرمۆنە شیمیایی کیمیایانەی کە دروستە بێ لە نەتیجە ئەمە ئەوە ئەبێ بە ئیحساس و ئەو ئیحساسە ئێمە ئەیکەین ئەو کاتە ئەو ئیحساسە بە پێی زانستەکەی چۆنە ئەتوانێت ئینسان ئەو ئیحساسەش هەروە هین بکە ئەگەر ئێمە گرافێکی تر بکێشین گرافێکی ئەم جارە سێ بۆعدی ینی سێدانە بۆعدی هەبێ ئەوە بوو بە دوو بۆعد ئەمە سێ بۆعد بڵێن ئەگەر وەکو دنیای یعنی چوار بۆعد خۆی لە ئەسڵا ببوورە ئەگەر تەماشای فیزیا بکەی لە دنیای ئەم یونیڤەرسی ئێمە چوار بۆعدمان هەیە بە پێی قسەی ئانیشتین یعنی چوار بۆعدمان هەیە یەکێک طول و عرض و ارتفاع لەگەڵ تایم ئۆکەی لە موزیکیشا هەروایە موزیک سێ بۆعدی معنەوی هەیە لەگەڵ بۆعدێکی تایم ئەمە لەوانەیە تۆزێ تەکنیکی بێ بەڵام ئەگەر تۆزێ تەرکیز بکە هەر کەسێ تەرکیز بکات تێگا لەمە چۆن هەڵەسەنگ کێشنی من بەرنامە بۆ ئەوانەیە بەنام بۆ چۆن هەڵەسەنگ یەندرێ مۆسیقا لە مێشکی ئینسانە دوایەوە کە بۆی کە ببێ بە ئیحساس سێ پێوەری هەیە لەگەڵ پێوەرێکی تایم ئۆکەی ئەم پێوەرەیان ئەمە پێڵێن وزە یعنی ئەنەرژی ئەوەی کە چەند دەرەجە وزە و ئەنەرژی تایە ئۆکەی ئەم پێوەرەی تریان بڵێن ئەگەر بڵێن ئیحساس یان نازانم بە کوردیچی پێڵێن هەست ببوورە ڕاست تۆ وشەیەکە پێین کردم ئەمەش وشەیە یەک ئەمەش هەستە ئۆکەی ئێستا دوای شەرحێکم بۆچی ئەمە ئەمەی تریشیان بڵێن ئەوەی کە پێڵێن سۆفیستیکیشن ینی چەند بە کوردی ئەوە سەختە چەند علمیە بەڵێ ینی بڵێن سۆفیستیکیتد زانستی لەباری زانستیەوە چۆنە ئەگەر هەر موزیکێک و ئەمەش تایمە کە لە چ وەختێکە ئەمە لە چ جێگەمانێکە کە تۆ گوێ لە موزیکێکە بێ بەپێی ئەم سێشتا ئەم چوارشتا هەڵی سەنگێن یەکێکەوەی کە چەند وزەیتایە وزەیانی چی ینی چەند ئەنەرژی هەیە چەند ریتمیکە چەند ریتمیک نییە بەپێیەوە مەسەن بڵێن لێرە دایانی ئەمە ئەوەنە ریتمیکە ئەوەنە ئەنەرژی هەیە دوای ئەمە لەباری هەستەوە لە بینی خۆشحاڵی هەتا زۆر غەمگین ئەنواعی شت هەیە ترس هەیە نیگەرانی هەیە ئێسترا ئەمە هەمووی هەیە لێرە ئاکەوێتە کوێ ینی ئەمەکەوێتە کوێ بڵێ ئەکەوێتە ئێرە اینجا لەباری زانستیەوە چەند زانستیە چەند سۆفیستیکیشنی تایە ینی لێرە مەسەن چۆن لە چ هینێکە لە چ تابقێکە تاسی لەسەر تۆداین لەباری زانستی وڵێ ئەمەکەوێتە ئێرە بەپێی ئەم سێ پێوەرە وەکو چۆن تۆ طول و عرض و ارتفاع دانەی لە ماتەماتیکا تێگەی کە ئەم شتە عالەم جێگایە لەم سێ بۆ و ئەمە لە هەر کاتێک لە وەختە بڵێن ئەم گۆرانەکە 5 دقەیە لە هەر وەختێکە ئەمە لە چ جێگایەکە بەپێی ئەمە تۆ ئەتوانی بزانی کە ئەم موزیکە لەم وەختە لە تولی ئەم 5 دقە چەندێک ئەم لاولاکە پێوەرەکانی مەزور تەکان بڵێ وەختی وایە ئارامە بێتەوە وەختی وایە سادە بێتەوە وەختی وایە ئارامە بێتەوە وەختی وایە هەستەکەی لە خۆشحاڵیەوە چێ بۆ غەمگین بەپێی ئەم سێوەرە تۆ سێ پێوەرەوە ئەم چوارەمیە تۆ توانی هەموو موزیکێکی دنیا هەڵسەنگێنی وەختێک بتوانانی موزیکەکە هەڵسەنگێنی هەڵسەنگاندنی خۆشت لە دەرونی خۆتا کە ڕەدی فعلی تۆ بەرامبەر بە موزیکە چییە ئەوەش توانی هەڵسەنگێنی یعنی ئەتوانی بەپێی علمی بەپێی حاڵەتێکی زانستی تۆ بزانی کە بزەبێت ینی ئەم موسیقایە حالە چه دەرەجەیەکە لە باری زانستیەوە لە باری وزەوە لە باری هەستەوە و لە تایمەکەیە چەند جار ئەچێتە بەرزترین جێگا و نزمترین جێگا لەم سێ پێوەرە لە سەر پێوەری چوارە ئەمە گەر تۆ بکەی بە پێی وازانی کە ئەمە لە مێشکتا تۆ چ ڕەدی فعلێکی کیمیاوی و ئلکترۆنیک دروستەکە لە ناو مێشکی تۆوە چونکە ئەگەر تۆ هەموو ئەمانە هەبێ وەختێک تۆ چوو ناو مێشکی ئینسانە تۆ مێشکت ئلکترۆنیکی تیان نەما و هۆرمۆنی تیان نەما تۆ ناتوانانی هیچ استفادەی لەو موزیکە بکەیت نەتیجە فعل و انفعالاتی شیمیاوی ئلکترۆنیک لە مێشکی ئەمە ئەو ئیحساسە شاعرانە بۆ یاڵم شاعرانە و ڕۆمانتیک و فەلسەفی بەکەڵک نایە چونکە ئەو فقط نەتیجەیەکە کەسەکە بە پێی ئینتباعێکە خۆی هەیەی لە موزیکە ئەڵێ لەوانەیە موزیکێکە بۆ من زۆر ئەم پێوەرانەی ئاوا بێ بۆ شخصێکی تر ئەسەن نوعێکی تر بێ
بۆیکە هاتم ئەوە پرسیارکەم ئەو فۆرمولە ئەگە بڵێن ناوی بڵێن یا ئەو سێبادیە لەگەڵ تایمەکە ئەوە تەکانە درێ وانە ئەوە بەستەیە کێ گوێگرێ بەڵێ وانە دەمن هەرێکم بۆ ئەوە باسکەم ئایا ئەمە تەسیراتی وەرگرتنی ئەو شتە کە جەنابەت باسیەکەی چەندێ لەگەڵ مەسەن شتێکی وەکو وشەیەکمان دیارە شاید زۆر ئیستفادەی لێکرابێ بەڵام حاڵەتی نۆستالگی بەڵێ ئەوانە چینێکی هەیە لەسەر نۆستالگی مربوطە بە ئەوەی کە ئێمە پێشتر ئەمەمان چەند جار بیستووە و لە چه حاڵەتێکە ئێمە ئەمەمان بیستوە بڵێ ئەم موزیکە بیستومانە و ئەمە چی بۆ ئێمە تەداعی کردوەوە پێشتر و چ ذکرایات و خاطراتی بڵێن هینێکمان بیرەوەریەکمانەیە لەگەڵ ئەو موزیکە بەپێی ئەوەی کە چەند تکرار بۆتەوە لە چه حاڵەتێکە ئەمەن حاڵەتی نۆستالژی دروستەکە نۆستالژیەکەش کە وایە ئەم فعل و فعالەتە شیمیایە کە لە نەتیجە ئەمە لە مشکی تۆ ئەو کاتە ڕوویداوە دروستە من ڕیکاڵەکە یعنی ئەهێنێتەوە بۆ تۆ یعنی حاڵەتە نۆستالژیەکەت بۆ دروستەکە بەپێی ئەوەی کە لە موزیکەکە تا چەند هارمۆنی هەیە چەند کۆنتراپۆینت هەیە چەند قوڵایی هەیە چەند پانایی هەیە و چەند تیمبرەکانی چۆنە ئۆرکستراسیۆنەکەی چۆنە بەپێی ئەم شتانە ئەمانە ئەگۆڕدرێ یان کە تۆ مۆسیقایەکی زۆر ئۆرکسترالی سمفۆنیەکە تەبێت کە 100 کەس دانیشتۆ لێدا تەمان ئەمەی زۆرە چێتە سەرەوە لەوانەیە ئەمەشی بچێتە سەرەوە بەرزونیزمی بکا بەپێی موڤمنتەکان ئەمەشی لەوانەیە بەعزێ حاڵەتە بۆ دروست کاکەیتر حاڵەتی زۆر پێچیدە و معقد بۆ دروستکە یەکشتی تریشکە لەسەر موزیکی کوردی لە بیرمان چ باسیەوەیە کە ئێمە بۆی ئەوەی کە مناڵێم ئێمە موزیکەکەمان تۆزێ بیداییە ئەوەیە کە ئێمە فقط دوو حاڵەت دەزانین دروستکەین لە موزیکی کوردیا ئێستا بۆیە پێویستە موزیکی ئەلمی دروستکە یا ئەبێ بگرین یا هەڵپەڕین هیچ حاڵەتێکی تر لەو بینە یعنی لێرە لە هیچ حاڵەتێکی تر لەو بینە ئێمە ناتوانین دروستکەین ترس ناتوانین دروستکەین کە ئابان بڵێن ئەفسوردگی ناتوانین دروستکەین دیپرشن ناتوانین ئیستراب دروستکەین سسپنشن ناتوانین دروستکەین چونکە ئەسن ئەدەوات و مستەلزەماتی ئەو نوع حاڵەتە دروستکردنە کە فعل و ئەنفعالاتێکی شیمیاوی و ئلکتریکە لە ناو موزیکەکەی ئێمە نیمانە ئەدەواتی دروستکردنی ئەومان نییە بۆچی نیمانە چکە موزیکەکەمان علمی نیە تا ئێستا ئەو موزیکەش کە بە علمی دروستەکرێ ئەوە نازانێت چۆن تۆ بۆی کە بڵێن حاڵەتی سسپنشن دروستکەی معلق حاڵەتێکی ڕۆحی معلق تۆ پێویستە بە مەسەڵەن ئاکۆردی سسپنشن هەیە وانە وایە بگومە تۆ پێویستە بە ئەوەیە هەیە کە ئاکۆردەکانت لە حاڵەتێکی مێجەر و ماینەر کە فقط سێدانەیە چێتە دەرەوە بێ بە 4 و 5 و 7 و 9 11 و 13 لەو حاڵەتانە لەو تەرکیبانە تۆ توانی بە قەولین کالر کۆردز کە توانی وا ڕەنگی پێ بدەیت کە تۆ مەجموعەی هەستی تر دروستکەی غێری فقط پێکەنین و ینی فقط پێکەنین و غەم ئەتوانین لەو بینە ئەنواعی شتی دروست ئێستا ئێمە ناتوانین دروستیکەینەوە چونکە ئەدەوات و مستەلزەماتەکەیمان لە ناو موزیکەکەمانە نییە پێویستە ئەمە دروستکەین لەمەش ئێمە هەر موشکلەمان هەیە لە مەسەلەی زانستیەکە ئێمە زۆر هەموو کاتێ لێرەین یعنی لە مەسەلەی زانستی سۆفیستیکیشن یعنی ئەوە ئێمە زۆر ناتوانین بچینە سەرەوە چونکە ئەدەواتی ئەوشمان لە وزا عیبمان نییە توانێت تا سەر تا خواریش وزەمان هەیە و لەم مەسەلەی دەوڵەمەنی مێلۆدیا هیچ مشکلەمان نییە زۆر دەوڵەمەنی لە مێلۆدیا ئەبووە ئەمە زۆر باشتر بەکاربێنین بەڵام ئەمە زۆر کەم بەکارهێنین ئەوەش کەم بەکارهێنین ینی وزەکەش ینی کەم بەکارهێنین نا وزەکە باش بەکارهێنین لە دەوڵەمەنی یا مەزورت هەست و زانستەکەی چونکە ئەو دەوڵەمەنی لە مێلۆدیا تۆ ئەتوانی لێرەشە لە هەستەکەشا بەکاریبێنی و لە مەسایلی سفیستیکیشنەکەشا بەکاریبێنی بەڵام ئەمە هەستەکە فقط یا ئەمانگریێنێ یا ئەمە هەڵپەڕکێ هیچ شتێکی تر ناتوانین دروستکەین پێویستەمانە بکەین بێگومان ئێستا پرسیارێکێت لێ دەکەم کە ڕەبتی هەیە بە پرسیاری ئەوڵەکەم بەڵام مادەمەوە باسکرد دەبێت دروستیکەین دینە سەرەوەی کە لە ئایندەدا ئایا چۆنی دروستکەین پێشنیاری مشخصم هەیە پێشنیاری فقط جەنابتم دەوێت بەڵێ باش ئەمە ئەگەر تۆ وەکو ئەو ئەنستیتوتانەی کە بڵێن دانیشگاکان هەنستان ئەو جێگانەیە ئەو نهادانەی کە ئەم شتانە پشگیریەکەن ئەگەر بێیت و تەماشا بکەیت لە ناو میلەتی کورد ئەوانەیە کە کوردن ئەوانەیە کە خۆیان بە ئەسڵ کوردن نەپچی ئەتوانی یارمەتیش وەرگری وەکو زمانی شای ئێران کە یارمەتی زۆریان وەرگرت لە ئەوروپای شەرقی لە فەرانسا بەتایبەت لە فەرانسا لە موزیسیانی باشیان هێنا خەڵکیان نار بۆ ئەوێ خوێندی ئەمە بەشێک لە شتەکە کە ئینسان ئەتوانێت بیکات بەشێکتری ئەوەیە کە
ئێستا لە ناو میلەتی کووردا مەجموعەیە خەڵکەیە موزیسیانی باشەیە کە ئەتوانێت ئەم ئیشە بکات بەڵام پێویستیان بە پشتگیری پێویستی بەوەی کە تۆ پێ ڕاستپێری کمیشنی بکەیت بڵێ کاکە تۆ دانیشە تۆ پێویستە بەسن دەدانە 20 دانە هەرچەندێک کە ئەتوانی لە توانایی تا هەیە موزیکی ئۆرکسترال دروستکەی موزیکی علمی دروستکەی چونکە چەند کەسێک هەیە کە ئەتوان نەمە بکەن پێویستە چی بکەیت بۆ ئەوەی کە ئەمەش نەبێ بە حاڵەتی ترکە بێ واستە و واستەکاری و خۆی کە کەسێک کە شایانیەوە نەبێ بچێتە ئەو جێگایە پێویستە وەکو یعنی پێشنیاری منە لەوانەیە ئێستا پێکەنین ببم پێشنیارە بەڵام پێشنیاری منەوەیە قەڵەمێک و کاغەزێک فقط قەڵەمێک و کاغەزێک نە کەمپیوتەر نە ئالەتی مۆسیقانە هیچ شتێک نەدەی بەدەست کابرا قەڵەمێک و کاغەزێکی بیتێ بکەیتە ژوورێکەوە نە پەنجەرەی تیابێنێ هیچ شتێک دگاکە داخی بڵێ کاکە بڕۆ لە ژوورەوە هەرچەندێک وەختت دەوێت چەند سەعاتێ ڕۆژێک هەرچەندێ لە ژوورەوە بە ئەگەر بە سیمفۆنیەکە هاتی دەدەرەوە بەم شتێکەوە هاتی دەدەرەوە کە نووسیت ئەوە تۆ شایانی ئەوەی ئەمە کارە بکەیت شایانی ئەوەی کە میلەتی کورتۆ کەمیشن بکە بۆی وەکو مۆتسارت وەکو کەسانێک وەکو خۆی باخیشی هی کلیسا بوو پێویستە تۆ ئەمە بکەیت و ئەمە ئەرکی نیشتیمانی تۆیەکە ئەمە بکەیت چونکە تۆ ئەمە ئازانی خەڵکی تر ئەمە نازانێت پێویستە ئەمە بکەیت بەڵام مشکلەوەی ئەمانەی کە ئەمانە زانن دێنەوە ڕۆن مەجبورن ئیشی تر بکەن مەجبورن ئەو واقعەتەکە ئەنا بە حقیقەت ئەوەی کە باسی کرد کاغەزێک و قەڵەمێک کافیە بۆ ئەوەی کە بزانێت چون سڵفێژەکەت لەو حادەدا بێ تۆ لێرەدا دەیبیسی و بەشی زانستیەکەی دێتە ئەمە چێتە سەرەوە دقیقاً علمی موسیقی بزانی 2 بە ئیزافەی 2 بێتە 4 4 بە ئیزافەی 4 بێتە 8 داڕشتنی ئەو هینە و هەست و هینەکان لە کەلەتە ئابیسی و زۆر ڕاحەتە توانای بیست ئەو قسە ینی ئەو کاتە ئێمە ڕاحەت قسەکە ئەو کاتە فەرهەنگی ئێمە کەوتم ڤیترینەکەی و پەنجەرەکەی ڕوو بەدەرەوە موزیکە ئەو کاتە فەرهەنگی ئێمە پێشەکەوێ و ئەو کاتە خەڵکی تریش فێرە بن ئەو کاتە گوێی ئێمەش ڕادێ ئەوەی کە تۆڵی بەس گوێ لە گۆرانی بێژەگرن و گوێ لە موزیک ناگرن ئەو پێویستی بە ڕاحەتنە تۆ بێت لە مناڵیەوە بەوە ڕابێ کە تۆ خەڵکی لێرەکە لە مناڵیەوە گوێ لە موسیقی کلاسیک بگرێ ئیتر وردەوە دوایی ئەسان هەر تاقەتی گۆرانی بێژین نییە چونکە گوێ لە مۆسیقایەکی کە سەدهی زانستیەکەی لەسەرەوە بێ ئەگرێ بێگومان ئێستا خەریکم وردەوردە لەوە دوورەکەوم ناوەی کە عەمدەن بێ بەڵام پرسیارم بۆ دروستەکە چون ئاماژە بە لە قسەکانی جەنابتە ئاماژە بە دوو شتەکەی کە گرنگە یەکێکی ئەوەیە کە قەزای ئۆرکسترالەکەی کە من هەمیشە کێشم بوو لەگەڵەوە کێشت بۆ ینی چۆن ینی کێشم بۆ ینی من هەستەکە موسیقی کوردی پێویست ناکە پریمیتیڤ بمێنێتەوە باشە بەڵام من پێم وایە لازمیشی بەوە نییە نمونە تۆ دەبینی مەسەلە موسیقای سامبا موسیقای وڵاتانی ئافریقا بە تایبەت شوێنەکانی وەکو ماڵی بە ئامێرێکیان هەیە ئەی ناوەکەیم بیرچوو سیکۆلۆ شتێکی وای پێ دەڵێن وەکو سنتوری قەدیمی لاخمان بەڵام ئاوا لێ دەدەن وەکو چەنگ تقریبا ئەمانە پەنجێرەی بۆ دەرەوەکەیان هەر ئەو موسیقیە باشە بەڵام بینی ئەوان مۆفەق بوون لەو شتا ینی پریمیتیڤ لە حاڵەتی پریمیتیڤترین حاڵەتدا توانویانە موسیقای مالی ئیسە فستیواڵای گەورە کرێ بەهۆی ئەم مۆسیقیانەوە کە زۆر پریمیتیڤە هەندێک لە پەنتاتۆنی پەنتاکە زیاتر نییە تەواوی مێلۆدیەکانیش هەروایە ئەبینی فستیواڵای گەورە کرێ خوانندەکان و نوازندەکان و حتا ئەوانەی کە ڕەقسەکەن ڕەقسی ملیەکەیانەکەن ئەچن دەوری دنیا ئەگەڕن و ماکەن باشە ناڵم وابین بەستم نییە وابین ڕەنگە بڵێ مەسلەی حکوومەت و ئەم شتانە بچێتە سەرەوە دلیلەکەی ئەی بۆچی دلیلەکەی ئەوەیە کە چونکە موزیکی مالی کە پێنتاتۆنیکە ڕیشەکەی وەڵێن ڕەگەکەی لەگەڵ موزیکی بلوز و ڕاکن ڕۆڵ کە وەختی خۆی لەوێەوە چووە بۆ ئەمریکاوە لەگەڵ موسیقی کەلتیکی ئەوروپی تێکەڵ بووە بۆ چونکە ئەمە ڕەشەکانی یەکێکە ئەمە بەگوێی خەڵگاسە پێنتاتۆنیک بەگوێی خەڵک زۆر ئاشنایە پێنتاتۆنی ینی 5 تۆن موزیکی 5 تۆنیکە موزیکێکی ئاوتەنتیکی ئەفریقایە لە جێگای تریشەیە ئەمە چونکە وەختی خۆی ئەمە ڕۆشتووە بۆ بە بلوز و بۆ بە گاسپل دوایی بۆ بە ینی ئەمە هاتووە دوایی بۆ بە پاپ میوزیک کە تۆ ئەبینی پاپ میوزیک هنا ئەمەی تایە ئەم حاڵەتی تایە و یەکشی تریش باش بۆ ئەم قسەیەت کرد ئەوەی کە ئێمە ئەڵێن موزیکی کوردی بەرەجار بەحسی پۆپی کوردیەکەن موزیکی پۆپی کوردی ئێمە من ئەڵێن موزیکی پۆپی کوردیمان نییە ئێمە بەس موزیک لێ ئەدەین بەبێ ڕوبعی تۆن
و بە ئامێری هین لێدەین بۆی ئەمە پێمان وایە غەربی ئەمە غەربی نیە ئەمە موزیکی غەربی کوردیمان نییە چکە موزیکی غەربی و موزیکی پۆپ پێویستی بە مەجموعەیە مستەلزەمات هەیە دقیقاً سکێلەکەیە تۆ پێویستە بلوز سکێل بێ پێویستە حاڵەتی ڕاکڕۆڵ پێویستە ئەمانەی هەبێ هەر بەمەی کە تۆ بە ئامێریکی غەربی لێدەی معنایەوە نییە ئەمە هینە ئەمە غەربی نییە ئەمە موزیکی پۆپی کوردیمان هەتا ئێستا نییە ئەو حاڵەتی تیانی چکە تابعەکەی وانە و ئەو موزیکە غەربیانەی کە خەڵکیان وایە ئەمانە غەربیە و پۆپە ئەمانە غەربی نیە ئەمانە عادەتەن فولکلۆری ئەوروپای شەرقی و فولکلۆری ئیسپانیا و ئیتالیا ئەمانە یۆنانەمانە فولکلۆرەکانە ئێمە ئەیڵێنەوە چونکە ڕۆحیتان چکە بەگوێ ئێمە وەکو غەربیە ئەمانە فولکلۆرە ئێمە ئەیڵێن پێمان وایە پۆپە ئەمە فولکلۆرە ئەسڵ پۆپمان نییە کامڵەن لەگەڵتم و بەرنامەکانی تریش دینە سەر و قەزیانە کە چیمان هەیە و چیمان نییە و لەسەر ئەو شتانەی تر موسیقای جۆراوجۆری غەربی بە تایبەت قساکەین لە جاز و بلوس و پاپ و ڕۆک و ئانۆ جا ئەگەر وردە و دەچین بەرەو کۆتایی سپاس کە تەشریف هێنا یەک دنیاشت فێر بووین ئەگەر شتێکت هەیە بۆ کۆتایی لە خزمەتین ئەگەنا وردە و ماڵاوایەکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەکە ئێمە بتوانین ئەو شتانەی کە پێویستە وردە ڕوونیکەینەوە و ئینشاءالله لە بەرنامەکانی ترە بتوانین حتممە خۆشحاڵە بین کە سپاس بۆ تۆ سپاس بۆ جەنابەت بینەڕێن بەڕێز ئەمەیشە هیوادارم کە ئەوەی کە من لێ تێگەیشتم لە کاکاوە ئێوەش هەروە تێگەشت بێتن و شتێک ئیزافە بوو بە مەسلەی بیرۆکەی بیرکردنەوە لەسەر مۆسیقا هەوڵە دەن کاکاوە بە شێوەیەک ڕازی بکەین و دیسان گەورەمان کا و تەشریف بێرە بۆ پرۆگرامەکانی دیکەی هەوارگەی هونەر تا هەوارگەی هونەرێکی دیکە و هەفتەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن مێن لە خێر و خۆشیدا.